بینران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکە ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ تەوەرێکی هونەری زۆر جوانم بۆ هەڵبژاردوون. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک ناسر کەریمیمان کردووە کە بەڕێزیان هونەرمەندن لە شارە جوانەکەی بۆکانەوە میوانی ئێواری سلێمانیە قسە و باسەکەین لەسەر ئەزموونی هونەری بەڕێزیان. ئەوشمان بیر نەچێت کە ئەم پرۆگرامە با سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. کاک ناسر بەخێر بێ. زۆر سپاس خاتوو پێشی و سپاس بۆ بەڕێستان. هیوادارم ئێوە شەر خۆش بن. من ڕێز و سڵاوم هەیە بۆ بەڕێست و بۆ هەموو بەڕێوەبرانی ئەم پرۆگرامە و بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی یاخوا هەر سەرکەوتووە. سپاس دەکەم، سپاس بۆەوەی کە تۆ ئەمڕۆ میواندارێکی ئێمە قوبوڵ کردو و لە شارە جوانەکەی بۆکانەوە میوانی ئێمەی ڕێز و خۆشەویستیمانیە بۆ هەموو ڕۆژهەڵاتی کوردستان. با سەرەتای پرسیارەکانم بە پرسیار نەبێ بە بزان بۆ جلی کوردی و لەبەر نەکردووە. ئەمڕۆ من وتیان هونەرمەندێکی بەڕێز لە ڕۆژهەڵاتەوە میوانی ئێمەیە، وتم حتمما جلی کوردی لەبەرەکە بامی جلی کوردی لەبەرکەم هەنێشتیشم بینی بەیانی لە پرۆگرامەکانی دیکە بە هەمووی بە جلی کوردیەوە بە گلەی بێ بۆ ئەمڕۆ جلی کوردی لەبەر نەکردووە. وەڵا بۆ ئەوەیان شەرمەزارت کردم، دیارە شەرمەزاریشم. جلی کوردی یەکێک لەو شتانەیە کە من بۆ خۆم خۆشم دەوێ و ئەرکیشە، بەڵام بەداخەوە چون لەسەر سەفەر بووم و بۆم نەگونجا و شەرمەزارم. نادوو لە تۆ بەس لە هەر پرۆگرامێکی ترا بیبینم کۆمنتە بۆ نووسمەڵەمەوە کاک ناسە بۆچی جلی کوردی و لەبەر دەکەم بەتەئکید چونکە نەشم لێ بگریسم پێم جوان ناڵم لە زۆربەی پرۆگرامەکان کە کردوتە پێشتر وە پرۆفایلەکانە دەمی جلی کوردیە ئەنیوا کتوپڕ بوو بەرنامەکە و بۆشم دەستی نەدا و بۆ کاتێکی تر ئیشەڵا کێشە نابێ. بزانم کاک ناسەر ماوەی چەند ساڵە لە بواری هونەری کارەکەی، چەند ساڵە گۆرانی ئەڵێیت، چۆن بۆ ئەزمونێکی چۆن بوو لە خێزانەکەتانە بەڕێستان یەکەم کەسن یاخود ئەزمموی دیکەتانەیە لە بەرەوەی شاری بۆکان بەوە ناسراوە شاری هونەرمەندی گەورە حەسەن زیرەکە ئەگەر بڵم زۆربەی زۆریان دەنگخۆشن. تۆ لە ناو خانەوادەکەتا تاکی یاخود کەسی تر هەیە وەکو تۆ دەنگخۆش؟ وڵا ئەوەی ڕاستی بێ دیارە دەنگخۆشی سروشتە، ینی سروشت پێت دەبەخشێ و لاهینیشە تۆ میراتیشە پێت دەبڕێنە میراتێکە لە بنەماڵەوە پێت دەبڕێ. دیارە ئێمەش بنەماڵەکەمان دەنگخۆش هەر هەبووە، باپیرم دەنگخۆش بووە، باوکم دەنگخۆش بووە و هەمان بووە جایدی، بەڵام ئەوان وەک شێوەیەکی بە شوێنی نەکەوتن، بەڵام من بە شۆ خولیاکە کەوتم. بۆ تەمەنی ئەوانش بۆ ئەو سەردەمە وەکو ئێستا لەوانەیە دەیکوت شتی دەکوت، بەڵام بەر تۆمار نەکەوت. بەڵێ مش بە بەستمەوە. بەڵێ بزان ماوەی چەند ساڵە ئەم کارەکەیت؟ ماوەی چەند ساڵە چوویتە ناو بواری هونەری؟ ڕاستێکەی هونەر تۆ وەکو هێندێک زاناکان دەڵێن هونەر زاتە، ینی تۆ لە دەرونی ئینسانەکاندا هەیە، لە کاتێک لە دایکت دەبی لەو کاتەوە ئەم شتە خولیایەک لە دەرونتدا هەیە. یعنی ڕنگ بێ لە هەمووی مرۆڤەکاندا شتێکی مایەکیان تێدا هەیە، ینی جا چۆن بە شوێنی دەکەون و چۆن پەروەردەی دەکەن و ئەمانە ماوەی 22 ساڵ دەبێ من بە شێوەیەکی ڕاستەوخۆ خۆم بۆ تەرخان کردووە. ئەگینا پێشتری شەراوە بۆ خۆم شتم دەکوت و لەم لاولێ و دۆست و برادری خۆم و لە کۆڕێکی ما بنەماڵەی خۆمان و ئاوا شتمان دەکوت، بەڵامی دی 22 ساڵە ڕاستەوخۆ بە شوێنی کەوت. بزانم لەو کۆڕ و کۆبوونەوانەی کە مەسەلەن کردوتە لە نێو ڕەفیق و برادر و خزم و کەسوکارە، مەسەلەن پیانەوتی دەنگ خۆشە، پیانەوتی بەردەوام بە داوای گۆرانیان لێ ئەکردی؟ دیارە پیان کتوم دەنگخۆشە بۆیە داوای لەکردن گۆرانیان بووم خۆ تۆ لە کۆڕێکی جێگەدانیشی لە خۆڕا دەست پێ ناکەی. بەتەئکید مەسەلەن بەڵام هەنێک کەسیش هەیە بزانێ بەرامبەرەکەی لەوانە پێی ناخۆش بێ ئەو دەنگی خۆشە، یعنی سوور ئەزانێ دەنگی خۆشە بەزەڵە وڵات دەنگت خۆ زۆر خۆشیش نییان مەسەلەن گۆرانی مەڵە، بەڵام لە هەنێک شتی ترە هەیە مەسەلەن زۆر دەنگیشی خۆش نیە، بەڵام تەشجیعیەکەن ئەڵەن بەردەوام بە مەسەلەن ئامادەکاری باشتری بۆ بکە، گۆرانی فڵانە کەس لە دەنگی تۆیە، یعنی ئەمانەش هەمووی هەیە. وەڵازە بێگومان ئەوانش هەیە، دیارە کەسانی واش هەیە و کەسانێکیش هەیە بەغیلیت پێدەبا و کەسانێکیش هەیە پێیان خۆشە و خۆشیان دەوێ و چایدی هەرمویان هەیە، بەس گرنگ خۆتی چ دەکەی، خۆت دەبێ خۆت بدۆزیەوە، هەرگیز نابێ تۆ چاود لە
دمی ئەوە بێ فڵان کەس چت بۆ دەکا و چ دەڵێ و چی تۆ بۆ خۆت ڕێگای خۆت بدۆزەوە تۆت بۆ خۆت دەبێ ڕێگای خۆت دۆزیەوە منیش بۆ خۆم ئەم ڕێگایم دۆزیەوە و حەزم لێی بوو بە شوێنی کەوتم باش باسیەوت کرد کە باوە باپیرانیشت دەنگیان خۆش بۆ گۆرانیان و تۆ بزانم کێ زۆرتر یارمەتی دەرت بوو هاوکار بوو لەوەی تۆ بەم ئاستەی ئێستا بگەی باوکت کە سوکار بۆ نمونە خێزانەکەت پێیان خۆشە لەم بوارە کارەکەی چۆن یارمەتیت ئەیان وەڵا وەک یارمەتی ئەگە بڵم یارمەتی نا بەس ڕێگریشیان نەکردووە باپیرم کە ئەو کاتێک کە باپیرم بوو زۆر جار بێکەوە گۆرانیمان دەکوت من شکۆڵە بووم و ئەو بە تەمەن بێکەوە گۆرانیمان دەکوت بەس بەداخەوە باپیرم زوو لە دەستداد من ئەو کاتە 19 ساڵ 20 ساڵ بووم کە ئەو کاتە هێشتا من نەبوومە ئەوەی کە مەسە دەرکی ئەو بکەم کە بزانم ئەو چی پێ و بتوانم کەڵکی لێوەربگرم بەداخەوە ئەو لە دەستوو بەڵام دوایی کاریگەری بیرەوەریەکانی ئەو لەسەر مێشکممانەوە و کاریان کرد لەگەڵ ئەو بۆچی لەگەڵ ئەو دەچوینە نێو کۆڕ و دۆست و ئەمانە گۆرانیمان دەکوت بەڵام وەکو هاوکاری و یارمەتیدان نەوەڵا کەس یارمەتی نەداوم لە بنەماڵی خۆماندا ڕێگریشیان نەکردەوە خۆت دروست کرد زۆر باشە بزانم چ بەرهەمێکت ئامادەیە ئەمڕۆ پێشکەشمان کێ ئەم بەرهەمە ئاواز هۆنراوەی کێ ناوی چییە؟ بەڵێ وەڵا ئەم بەرهەمێکی ئێستا دەمەی پێشکەشتان بکەم ئەم بەرهەمە هۆنراوەکەی خاڵی خۆش بوو مەلای جەزیریە کە شاعری گەورەی کورد مامۆستا هەژار کردوویە بە سۆرانی لە کرمانجیەوە ئەم شعرم هەڵبژاردووە ئاوازەکەشی بۆ خۆم بۆم داناوە ئاوازی خۆمە و موسیقەکەشی کاکزانیاری شکورە دابەشی کردووە و تار و کەمانچە کە دەبێتە جوزە لایەوە کاکزانیار لێداوە و تار و عودەکەشی کاکسەلاحی یوسفزادە لێداوە و تومبەکەکەشی یا زەربەکەی کاکسمایلی کۆسەری لێداوە و هەر کاکزانیاری شکورەش میکس و مەسترینگی کردووە ئەم گۆرانیە ئەو ئێستا پێشکەشتایی دەکەن دەستیان خۆش بێ لەگەڵ تۆ فەرموو ڕێزستەیە کزە و هیوای دڵ و گیانم لە بزکردایەتە ژیانم ئەوینت بۆتە ئامیانم بە قوربانت دەکام جانم بەیانت خۆش و گاشخانم وەرە ڕوونا چی چاوانم ببینم باشن و باڵاکەت وەرە بینا هیا چەفان ببینم باشن و بالایە ئەوینداری ژیان تاڵم پەپولەی ڕوومەتی ئاڵم گڕی تێچوو دەسووتێم ناشێ بژناڵم لە تاوان بێزار و زمانم بەیانت خۆش و گاشخانم وەرە ڕوونا چی چاوانم ببینم باشن و باڵاکەت وەرە بینا هیا چەفان ببینم باشن و بالایە
تەفان ببینم باشن و بالایێ وەرە بینا هیە تەفان ببینم باشن و بالایێ وەرە بینا هیە تەفان ببینم باشن و بالایێ وەرە بینا هیە تەفان ببینم باشن و دەستە خۆش بێ کاک ناسر ماندوومان کردی کاک ناسر قەت پرسیاری ئەویان پێیان نەوتوی کە سەوتت زۆر بە سەوتی هونەرمەندی گەورە ناسری ڕەزازیە چێ؟ بۆچی بەرەوەڵا زۆر کەسیش پێیان کوتوم کە دەنگت لەو دەسێ لە مامۆستا ناسر دیارەوە شانازیە کە لە مامۆستا ناسر فێ بەڵام من بۆ خۆم وەک خۆم حەزم لێیە لە خۆم بچیە لە کەسی کە نەسیە وەک خۆم بم دیارە نامەوێت جێ کەس بگەرمەوە تەنیا پێم خۆشە جێگای خۆم بگەرمەوە ئەگە جێگاکەش سەقەت بێ هەری خۆم بێ باش هەر خۆت بیت بڵێ نازام سەوتت زۆر لەو ئەسوونجا لەبەرەوەی ئەوش زیاتر بڵێن ڕۆژهەڵاتیە ها شێوە زار و قسەکردن و گۆرانی وتنەکان زیاتر ئەشێتەوە سەری لەبەر ئەوە بەستم بوو بزانم ئەم بەرهەمەی کە پێشکەشت کردین کلیپت بۆ کردووە کاک ناسر؟ کلیپم نییە هەر نیتە ینی هیچ بەرهەمێکت کلیپ سوورەیەکی سادەیەک دوای هێندێکم هەیە وەگینا کلیپ وەک ئەوەی کە ناوی بنی کلیپ نیمە بۆچی گرنگی ناوی مەسەلەن بەوە لە ئێستا مەسەلەن زۆرێک لە هونەرمەندەکان ینی ئەوەی گرنگی ئێن بە کلیپ و بە بڵاوبوونەوەی بەرهەمەکە بەداخەوە ئەوە گرنگی بە کوالەتی بەرهەمەکەنان کە بەرهەمەکە چی بێ هەنێکات واشی لێ ینی ئەوە سەرنج کلیپەکە سەرنج ڕائگەشە نازانی چی ئەڵێت بەڵێ بزانم تۆ ئەوەی ڕاستی بێ من چەند مەبەستێکم لەو شتە هەیە دیارە هەموو کەس حەزی لێتی کلیپی هەبێ و کلیپی جوان و هەموو کلیپێکیش پەسەند ناکەم پێم خۆش ئەگەر کلیپیش بێ کلیپەکە لە ئاسی گۆرانێکەدا بێ کلیپێکی قورس و قایم بێ نەک بە خاتری کلیپەکە لەبەر کلیپەکە چاو لە گۆرانێکەکەم بکەن دیارە گۆرانی چاولێکردن نا گۆرانی جۆگرتن بەڵام لە ڕاستیدا من بەرهەمی خۆمم زۆرە ئاوازی خۆم هەر ئێستا حالیان بەلانی کەمەوە 20 ئاوازی دیکەم ماوە کە تۆماری کەم هی خۆمم دامناوە زیاتر لە 6 ئاوازیشم هەیە بڵاوم کردوێتەوە هەر ئاوازانی کە بڵاوێکێتە بۆ بەرهەمەکانی خۆتن بڵێ ئەو ئاوازانی کە دایان دەنێم و بەرهەمیان ئامادەیان دەکەم و تۆماریان دەکەم هەمووی هەزینە هەڵدەگرێ کەواتە من دەڵێم هەتا دەنگم هەیە و هەتا توانام هەیە تۆمار بکەم کلیپ هەر دەکرێ ڕۆژێک با نەبێ نەژبێ هیچ شتێک لە چێشەکە ناگۆڕێ بەڵام ئەگەر دەنگەکە نەبێ و هیچم نەکوت پێ و بەرهەمەکان لە ناوچن لە بەلامەوە حیفە ئەسان بەرهەمی کە پێشکەش کردن بەرهەمێکی زۆر جوانە ینی قەبیلی کلیپ و بەرهەمێکی زۆر زۆر جوانە ینی پێم خۆشەکە بەقەدەر قورسایی بەرهەمەکە کلیپەکەش جوان ڕاست دەفەرمی بەڵام ڕاستیەکەشی من هیچ پشتیوانەیەکم نەبووە ینی هیچ سپانسێڕێک نەبووە هەمووی لەسەر ژیرفانی خۆم بووە باشە هۆکار چێ زۆربەی زۆری هونەرمەندەکان گلەی ئەوواکەن کە پاڵ پشتیان نییە بۆ نمونە پشتگیریان نییە سپۆنسەری بەرهەمەکانیان ناکرێ مەسەڵەن تۆ خۆدۆکو هونەرمەندی ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە وڵای بەداخەوە دەبێ بڵم دەزانی شوێنە دیارە سپەنسەر هەیە بەس بۆ ئێمە نیە بۆ کەسانی کە زدی کار دەکەن نییە بۆ کەسانی کە کاری سەفەری دەکەن سەفەریانی وەک پەرداخێکی سەفەری وایە ئیشەکەن نامێنێتەوە یا شێوەیەکی جوانن یا نازانم بڵێم بە قسەی ئەوان تازەگەریە بەس تازەگەریش نییە من لاساییکردنی ملەتانی لاساییکردنەوەی ملەتانی دیکەم پێ تازەگەری نییە وێرانکردن و ماڵ وێرانکردنە تۆ ئەو پەڕی لاساییکردنەوەیە تۆ ئەگەر تازەگەری دەکەی تازەگەری تۆ ئەلان لە وڵاتی ئێمە مەسەن کەسێکی کو مامۆستا کەریم کابان ئەم شێوازی مامۆستا کەریم کابان کوتوێتی خۆ پێش مامۆستا کەریم کابان نەبووە بەڵام لە هونەری کوردیشدا نەبراوە تازەگەری ئەبەوە دەڵێن نەک بەوەی کە تۆ بێنی ئاوازێکی تورکی بکەی بە کوردی و شارەکەی بکەی و کوردی من جارێکیش کەس ئەموو کتووە جاری وایە شارەکە ناڵەی هەڵدەستێ دەڵێ جێگای من ێرە نییە باشەواتە بە هیچ شێوتە لەگەڵ ئاوازی کۆپیە و بەرهەمی کۆپی نیم بەتایبەتی کۆپی ئەو کاتە تۆ هونەرمەند دەبێت داهێنان بکە کاتێ داهێنان نەکە هونەری چی
ئێستا زۆرێک لە هونەرمەندەکان باز لەوەکەن کە بەرهەمەکە باسی لێوە ئەکەن ئەوسا بەهۆی ئەوەی کە ینی خەڵک نەی ئەزانی مەسەڵەن چەند کەسێک ئەوانی کە مۆسیەکەی بوون یاخود گۆرانی بێژ بوون ئەیانزانی کە بەرهەمەکە بۆ نمونە کۆپیە و دزراوە لە وڵاتانی دیکە بەڵام ئێستا ینی خەڵک زۆر زیاتر چاوکراوەیە ئەزانی کە بەرهەمەکە بۆ نمونە ئاوازەکەی بیستوە پێشتر بەڵام ئەڵێن ئێمە بۆ نموناڵێن بە کوردی ئەەکەین ئەم بەرهەمەمان بە کوردی کردو زانام تا چۆن لەگەڵ ئەوەی هەر نابێت تۆ ئەسەن ڕۆحیەت دێت و ئەی ڕۆحیەتەکە چی لێ دیە شەزەریان هونەرمەندی گەورەی ئێرانی قسەیەکی زۆر جوانیە دەڵێ شاعرێکی ئینگلیسی بێنی بە چەحچەهای شەزەریانەی خۆی پێشکەشی بکەی بیبێ بۆ شاعرە ئینگلیسیەکەی بگری وە دەزانێت گاڵتت پێ کردووە دیارە ناگونجە موسیقا گۆر ئاواز لە ناو زمانەوە هەڵدەقڵێ یعنی تۆ وشەکان ئەو وشانی کە ئێستا من ئەدای دەکەم من و تۆ بەیەکەوە قسە دەکەین قسەیەکی احتیادی سروشتی ئەم قسانە موسیقایەکیان تێدایە کە پێی دەڵێن موسیقای کوردی جیاوازە لە موسیقایە کە بە زمانێکی دیکە قسە دەکا ئەو کەسەی کە زاراوەکە ناتوانێت بەکاربێن تۆ مەسەن تورکێک بێ کوردی فێر بێ تۆ لە ڕێوە دەزانی ئەمە تورکە کوردی فێر بۆ هۆکارەکەی زای چیە هۆکارەکە ئەوەیە موسیقای زمانەکە نازانێ تۆ ئەو موسیقای زمانە لەگەڵ زمانی تۆ لەگەڵ سروشتی تۆ لەدایک بووە زۆر ڕاستە کەواتە ناگونجە هەر ناگونجە تۆ شعرێکی کوردی جۆ لێ دەبێت بەڵام ڕۆحێکی کوردی بەرجۆت ناکەوێت تا موسیقی کوردیت پێ ببەخش بەتەکی بزانم ئەوەی بینی بێتن بەرهەمەکانە زیاتر فۆلکلۆرن ئەوانی تۆ بزانم زیاتر حەز بە سەوتی کامە هونەرمەند ئەەکەی لە هونەرمەندە گەورەکان ئەگەر بابەتێکم پێشکەش بکەی لە بابەتە فۆلکلۆریەکان ئەگەر ئامادەت کرد بێ بەسەر چاو دیارە من وەکو خۆم بەرهەمەکانم زۆرتر فولکلۆر نییە بە ئەوە ڕاستکەمەوە زۆربیان ئاوازی خۆمە یعنی ئەگەر من نزیکەی 90 چەند بەرهەم تۆمار کردووە لەو 90 چەند بەرهەمە نزیکەی 60یان ئاواز و داهێنانی خۆمە باشە بەڵام ئەوانەی کە کتوشمە ئەوانەی باقی ئەوانی دیکە فولکلۆرن بەڵێ لە فولکلۆر دانەبراوم چون فولکلۆر وەک ئەو وایە کانیەکە تۆ بێستانی پێ دەکەی لەولاوە بەڵام ناتوانانی لە کانیەکەدا ببڕێ ئەم کانیە تۆ هەمیشە دەبێ لەم کانیە ئاو بخۆیەوە جا بتوانی کارێکی دیکەی پێ بکەی فولکلۆر ئەوەیە بۆیە پێم لە فولکلۆر نەبڕیوە ئێمە لە فولکلۆریشدا هەندێک شتمان هەیە کە پشتگوێخراون یا مەسەلەن ئەم نەوەی ئێستا ئاوری لێ نادەنەوە و نایڵێن و خەریکە لە بیر خەڵک بچێتەوە تۆ ئەوانە بێنی زیندویان کەیەوە و خۆشتیان لێ پاراوکەی کە بۆی بتوانی داهێنانەکەت لە ڕەسەنەکە نەبڕێ شتێکی باشە بۆیە فولکلۆرم هەمیشە خۆش بیستوە هەم کتومە هەم لەسەر بناغی ئەوش ئاوازم داناوە دەستە خۆش پێم خۆش بزانم ئەگەر بەرهەمێکی فولکلۆر ئێستا زیندوو بۆمان بڵیت بەندێک یا شێوە مقامێکە کە شەو نیوە شەوی پێ دەڵێن لە مکوریان وە زۆر لە هونەرمەندانی ناوچەی مکوریان یا بیت بێژەکان ئەوانەی کە وەکو بادینان پێی دەڵێن دەنگ بێژ لای ئێمە دەڵێن بەند بێژ و حەیران بێژ و ئەمانە مامۆستا خلە دەرزی کوتوێتی من لەوم بیستۆ ئەمە دوو کۆپلەتانەوە پێشکەش دەکەم هیوادارم جێگای ڕەزامەندیتان بێت وەرەداوە ئەمن سەداوە یەکم دەگەیشتێ برای لە برادەرینا گەلێ سەداچی لەسەر بێ ئەوە ڕەبی بەدکارمان نەرتەفرەقە بێت و دەربە دەربێ کۆڵەکەی ماڵیان بە حەزیایەشی حەوسەر بێ مانگایەکیان بێدۆنە دەربێ بە حەوتانیان چاوێک بێ ئەویش بە قەت گۆسەرخێکی تەم لەسەر بێ گەورانیان لە قەبران بن چووکانیان لە ماڵێ یاسینیان لەسەر بێدا لە منی وەشەوە وەرەداوە ئەمە سەداوە یەکم دەگەیشتێ برای لە برادەرینا گەلێ سەدایەکە لەوی دەهەوەڵێ
زامن سيب كم تقطق هوران قرة لباي غجة لبي بير غزلي خۆ من نەمدەزانی ئەگەر بۆ چۆ حەودەڵێم باوانەکەی بابم گوڵێکە شەش پەروش لێرێ لەگەڵ گوڵێکە جووتێرێ خۆیان دەگرتەوە بۆ خزمەت بارانەکەیە قەپەڵێدا لە من نیوە شەوە دەستە خۆش بە کاک ناسەر باسی هینت کرد باسی ئاوازت کرد کە زیاتر لە 60 ئاوازی داناوە بۆ بەرهەمەکانی خۆت بزانم هەمیشە ئەو کاتێک کە ئاواز دائەنێیت بە بەرهەمێکی باشت هەبێت لەگەڵ ئاوازدانان پێویستە تۆ ئامێرێکی مۆسیقی بزانیت هیچ ئامێرێکی مۆسیقی ئەزانیت چۆن ئاوازەکان دائەنیت وەڵا هەموو شتەکان وەک عرضم کردی بەهرەیەک هەیە تۆ دەبێ ئەو بەهرەیە بگەشێنیەوە و بیهێنێ سەریە منیش کارم لەسەر کردەوە بەس جۆم زۆر گرتووە جۆم زۆر گرتووە بەڵێ جا بەڕاستی لە گۆرانی کوردی بە تایبەتی گۆرانی کوردی نەک جگە لە گۆرانی کوردی ئینەتەوەکانی دیکەشم جۆ گرتووە بەس کوردی بە چڕی ینی بەسڕی جۆم گرتووە لە گۆرانی کوردی لە گۆرانی چەپڵەوە هەتا مقاماتی گەرمیان هەموم جۆداوەتە ئەمە بۆتە ئەوەی کە بتوانم ئاوازدانم هی کام گۆرانی بێژت تایبەت مەسەلەن زۆر حەزەکەی گوێ لە بەرهەمەکانی بگری زۆر سەرسامی پێی وەڵاهی بە زۆر ینی واتە گوێ لە هەموو کەسێک لە هونەرمەندی بۆ نمونە خانمان و پیاوانیش بە هەموو شێوە ئەرەوەڵا لە خانمانی شۆ دەگرم لە بادینی شۆ دەگرم لە کرمانجی کەمانجەکانی بیرۆکێکی زۆر باشە ئەوە ینی لە تۆ لە هەموو بابەتەکان زانیاری وەرئەگری لە هەموو ئاوازەکان هەر ئاوازێک و تۆ شتێک وەرئەگری بزانم هیچ ئاوازێکت بۆ هیچ هونەرمەندێکی تردا نەناوە بۆ گۆرانی بێژی دیکە هیچ ئاوازت پێشکەش نەکردوون بەرەوەڵا ئاوازم بە یەک دوو گۆرانی بێژی دیکەش داوە زۆر باشە پێیان خۆشە بەردەوام بیت حەزەکەی زیاتر لە کاری گۆرانی وتنەکە تا بەردەوام بیا خۆ لە کاتی کاری ئاوازدانەکە زیاتر هەردووکیان چونکە هەمیشە مەسەلەن خۆت تەرخانەکەی بۆ یەکێکیان هەمیشە مەسەلەن زۆر لەیەکێکیان زۆر قوڵ ئاوازدانەکە بەنیازی خۆم ئاوازدادەنێن بەڵام زاری وایە یەک هونەرمەندێکی دیکە برادەرە تەکلیفێک دەکات و ئاوازێکی پێدەدەی زۆر باشە بزانم ڕاتچێ لەسەرکردنەوەی ستودیۆی باش ستودیۆی دەنگی باش چونکە زۆربەی هونەرمەندەکان هونەرمەندە دیارەکان بە تایبەتی مەسەلەن گلەی ئەواکەن یان مەسەلەن ئەڵێ ستودیۆیەکی باش نییە لە کوردستانە ئێمە دەنگی لێ تۆمارکردنی ئەچنە دەرەوەی وڵاتیان مەسەلەن لە ڕۆژهەڵاتی کوردستانیان لە باکووری کوردستان مەسەلەن ئەو ستودیۆ دەنگیانە هەیە تا چەند گرنگە ستودیۆی دەنگی باشە بێ بۆ هونەرمەند وەکو یارمەتی دەرێک بێ بۆ کارەکانی وڵات دیارە دەزانی شوێنە تۆ دەنگ یەکێک لە گرنگترین شتەکانە ئەلان من بۆ خۆم ئەوانەی کە تۆمارم کردووە 100% لە هیچیان ڕازێنیم لە ڕووی دەنگەوە 100% لە هیچیان نازێنیم ینی ئەو دەنگەی کە ئاوا وەک ئێوە دەڵێن بە حەی دەیڵێم یا بە ڕاستەوە خۆ دەیڵێم ئەو دەنگەی خۆم نییە کە جۆم لێ دەبێتەوە باشە دیارە ئەمە کێشەی دەنگهەڵگرتنە جایا ئێمە ڕنگ بێ بگەڕێتەوە ناگەڕێتەوە بۆ جیهاز بە بڕای من پێم وایە دەگەڕێتەوە بۆ زانست هەشە کەسانی کە مەسەن بۆ نمونە کەسی وەکو کاگمیران هەیە کە زۆر شارەزایانە کارتۆمار دەکا بەڵام بۆ من دەستی نەداوە بچمە لای ئەو و لە ڕۆژهەڵاتیشی باش هەیە ڕنگ بێ بۆ من دەستی نەدابێت پارەیەکی زۆر هەڵدەگرێت بەڵام هەر باشە هەیە بەس دەبوو دەزانین شوێنە دەبوو مڵکی گشتی بەیە ئەو شتانە نەک تۆ من کرێکاری بکەم بچم یەکسێر ئەوەی کە لە دمی بژەرمەوە بیدەم بەوە چونکە لە ئێستاە بەداخەوانی هونەر نەبووتە ئەوەی کە هونەرمەند پێی بژی بێ بە کاری دووهەمی بە تەکیدی وە کاک ناسەر پێم خۆشە دوا پرسیارم باسی ئەوە بکەین کە لە هەڵبژاردننی شعر تا چەند گرنگی ئەی مەسەلەن بە هەڵبژاردننی شعر
تا چەند گرنگە بەلاتەوە ئەو شعری کە هەڵی ئەبژێری زۆر لەگە خۆتا بکونجێ لەگەڵ بۆ نمونە ئاوازەکەت بێگومان شعر تۆ ستایلەکەی خۆتا ئێمە سێشتمان هەیە سێشت کە دەبنا یەکیان شعر ئاواز ئەدا یا موسیقایەکی جوان ئەلانکە بۆتە موسیقاکەش و تۆمارکردنەکەش ئەوانە هەمووی جاگۆرانێک دەگەیەنێتە جێگای خۆی باشە یەکەمیان شعرە پایەکە تۆ یەکەم شعرت جۆ لێ دەبێ ڕنگ بێ کەسێکی احتیادی کەسێکی مەسەن فەنی نەبێ لە گۆرانی و لە هونەردا شعرەکەی پێخۆش بێ ئەدیبێک شعرەکەی پێخۆشە پێش هەموو شتێک گۆرانێکی سەرکەوتو شعرێکی سەرکەوتووە دەبێ ئەو شعرەت هەڵبژێر من بۆ هەڵبژاردننی شعر دیارە کێشەم نییە شکر شاعرم زۆر بە دەورەوەیە و هاوڕێی شاعریشم زۆرە زۆربەی شاعرەکانی بۆکان شاعری باشن بەتوانان و هەمووشیان هاوڕێ و هاتوچۆشمان هەیە هاتوچۆی بنەماڵەیشمان هەیە و زۆربەی بەرهەمەکانیان لە بەردەستمدایە بە شتێک خۆم هەڵدەبژێرم لە ڕووشدا نامێنم بەڵام بەر هەڵبژاردننی شعرێکی باش یعنی بنەمایە بۆ بەرهەمێکی باش بنەمایە دیێرە شارەکە کە هەڵدەبژێری دەیتۆ شارێکی چاک دەبێت ئاوازێکی چاکشی لە پشت بێت جا ئەو کاتە سەرکەوتوی دەبێت تۆمارێکی باش موسیقێکی باش ئەمانە هەمووی دەزەدەنە دەستی یەکتری زۆر ئەومان بیستە بۆ نمونە خەڵک توێتی هۆنراوەکە شعرەکە زۆر جوانە بەڵام بەداخەو ئاوازەکە تێکیاوە لێ هەنێک کات بۆ مەسەلە تومانە بەس وەڵا بەس حەزمان لە ئاوازەکەی شعرەکەی هیچ نییە ینی ئەم شتانەش هەیە شعرەکە بێگومان من شعر باش هەڵدەبژێرم شتێک هەڵدەبژێرم ئەدەبی بێ نەک قسەی بەڵێ زارێکی ڕۆژانە بێ ئێمە گۆرانیمان هەیە قسەیە ئەو بابەتانەیە کە باست کرد کە کاتیە سەفەریە مەسەلەن گۆرانەکە زۆر بڵاو ئەبێتەوە بەڵام سێرەکەی هەتا مانیەکە دوایەوە کەس ئیتر بیری نامێنە وەکو مەسەلەن هەنێک گۆرانی نییە وەکو مامۆستا بۆ نمونە مامۆستا حەسەن زیرەک کەریم کابانی عنی ئەمانە مەسەلەن هیچ تەمەنی ئێمە نەبوو بەڵام باو باپیرانمان گویان لەگرێت تا ئێستا ئێمە نەوەکانی ئێمەش گویان لێگرانی ئەم بەرهەمانە بناغەن بۆ هونەری کوردی دیارە تۆ هەمیشە گۆرانی بێژێک یا هونەرمەندێک داهێنەرێک کە تۆ کاتێک داهێنانێک دەکەی دەبێت کاتت لە بەرچاو بێ تەنیا ئەوەت لە بەرچاو نەبێ ئەو ڕۆکە چەپڵەت بۆ لێدەن زۆر ڕاستە من چاوەڕێی ئەوە نەبووم من کار دەکەم جاری وا هەیە لە فەیسبوک دامناوە لایکێکی نەخواردووە کێشەم نییە ڕنگ بە دەرکیان نەکرد بێ زۆر زاری شتە باشەکان درنگ دەردەکەون بەتەکید وە ڕەنگەی من باش نەبێ بەڵام لە ڕاستی داوایە زۆر لەو کەسانی کە کاتی خۆی دەرنەکەوتووە چایکۆفسکی موسیقیدانی گەورەی رووسیەیە کاتێک سەمفۆنیایەکی خۆڵقاندووە ئەو سەمفۆنیایی لە سنتر پترزبۆرگ و لە مسکۆ وەرناژیری خەڵک وەری ناکرێ چایکۆفسکی ناهومێت نابێ دەڵە باوەری نەگرن من خۆمەزانم چم کردووە 100 ساڵ دوای خۆی موسیقی زانەکان دێندەی دەدەن برا ئەم کابرای چی کردووە جا ئەمە لەوێدا قسەکەی دێتە دی زۆر جار تۆ نابێت ناهومێت بی بەوەی کە کارەکەت وەرنەگیراوە تۆ ئیشی خۆت بکە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کاک ناسر کە بەڕێستان میوانی ئێواری سلێمانی بوون زۆر خۆشحاڵ بووم و کە لە نزیکەوە بەڕێستانم ناسی وە گفتوگۆیەکی هونەری جوانمان کردی وادارم بەڕێزاشتان پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێ لە ئاست بەڕێزی و گەورەی جەنابتانە بوو بێ دوا بەرهەمتان چییە کە پێشکەشمانیەکەیت ڕێزت هەیە منیش زۆر زۆر خۆمە بەختەوەر دەزانم کە لەگەڵیەوە ئەمڕۆ دانیشتم و ئەم بەرنامەیەمان پێشکەش کرد وە سپاس بۆ ئێوە و بۆ تەلەڤیزیۆنی سلێمانیش بۆ بینەرانتان هیوادارم بەرنامەیەک بێ کڵۆیەکی لەسەر هونەری لەسەر خەرمانی هونەری کوردی شتێکی زیاد کردبێ ئەم بەرهەمەی کە ئێستا دەمەوێت پێشکەشتانی بکەم گۆرانیە کە بەنەی بۆ نایەوە کامەشیان هۆنراوەکەی شەری هاوڕێی خۆشەویستم کاگەوی بی ئەحمەدی ناسراو بە تینووە و ئاوازەکەی هی خۆمە موسیقیەکەشی کاگ عەبدوڵای خوداییدا بەشی کردووە بە کیبۆردەکەشی ئەو ژەنیوێتی و کار و کەمانچەکەشی کاک زانیاری شکرە و کاک سەلاحی یوسفزادە ژەنیویانە و کاگەمیری چیژانیش
میکس و مەسترینگی کردووە تۆماری کردو بەدەستیەوە خۆش بە بینەرانی ئازیز بە دوا بەرهەمی هونەرمەندی ئازیز کاک ناسر کەریمی کۆتایی بە پرۆگرامی ئێواری ئەمڕۆمانە هێنین دووبارە سوپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزیان ئەوەشمان بیر نەچێکە پرۆگرامەکە بە سپۆنسەری سەرەکی هەویدەدانی فلۆرەداین پێشکەشکرا تا بەرنامەیەکی ترە شاد بن کاتێکی خۆش بۆ هەموو یەکتان. نكرا